بەڵام ڕۆم و عەجەم هەردووکیان بەردەوام کارەکەن پێی جیانەیە بەردەوام مێشی تاجی کورد گۆڕێ لەبەرەوە تاجێکی لاوازمان بۆ دروست بۆ کە کاک سۆرانگیان سڵاو لێ بێم کاتەش باش بێ سپاس بۆم دەرفەتە دۆخی کورد و زمانەکەی لە ئێستا لە چ ئاستەکات واللهی من کەسێکی ڕەشبین نیم من کەسێکی گەشبینم لە ژیانە بەڵام دۆخی کورد بە گشتی باش نییە کاڵم باش نییە یعنی تۆ 100 ساڵەمە پێش ئەمارە شاریوکی و ئەمارەی باشوور نزیکەی نیوەی کوردەوە باشە ئێستا ئێمە خەمی خەریکە خەمی هەولێر و سلێمانی و دۆگە خۆین ئەمە لە ڕۆژهەڵات بێ لە ڕۆژاوا بێ لە باکوور بێ لە هەموو بەشەکانە ئێمە لە هەلومەرجێکی باشانین ینی دۆخی کورد باش نییە و دۆخەکە هەرەوە نییە کە ئەم نەتەوە بڵین باڵا کە کراون بە باڵا دەست خۆیان باڵا دەست نەبوون کە کراون بڵا باڵا دەست بەسەرێمەوە هەرەوە نییە کە ئەوان ڕۆژ بە ڕۆژ یەنە سەرخاکە بەڵام خەریکە ئێمە چیرۆکی مانەوەمان لاوازە بێ بەبەستم چییە؟ ینی تۆ لە ساڵی هەفتاکانە کوردێک لە شەڕا بوو لەگەڵ هەمەگەراغا بەڵام چیرۆکێکی بەهێزی داکۆچیکردن مناڵێکەوە تا گەورە پێی بوو ئێستا ئێمە زۆر خەڵک من گوێ نامێ بە خەیاڵیان نایە وای لێکراوە چۆ کارمان لەسەرەگرێ ئێمە کار لەسەر خۆمان ناکەین خەڵک کارمان لەسەرەکە چۆن مێشمان گۆڕێ دنیا زۆر بە خێرایە گۆڕێ تۆڕە کۆمەڵایەتیەکان فکری کۆمەڵگا ئەمە بەزانستە ئەمە قسە نییە تۆڕە کۆمەڵایەتەکان فکری کۆمەڵگا توانێت بە ڕوونی بگۆڕێ من پەیجەکانە بینم کە لە ڕۆم و عەجەم و عەرەب عەقلیەونە نییە فریاوە بکەوێ بەس عەرەبی لەوانەیە سعودیۆمانە بیکەن بەڵام ڕۆم و عەجەم هەردووکیان بەردەوام کارەکەن پێی جیانەیە بەردەوام مێشی تاجی کورد گۆڕێ لەبەرەوە تاجێکی لاوازمان بۆ دروست بۆ کە چیرۆکی مانەوەینە چیرۆکی مانەوە زۆر گرنگە کاڵەم چیرۆکی مانەوە چییە ئێمە هاوبەش بین لەوەی کە داکۆچی بکەیت لە فەرهەنگی خۆت لە کلتوری خۆت خەریکە ئەومان زۆر لاوازە بێت ئەوەش چییە؟ ئەو کاریگەری کە بەردەوام لەم 20 ساڵەیە لەسەرمان کرا بۆ نمونە ئەمڕۆ شعرێکی مەلا عەبدولکەریم دەڕیسمە خوێندەوە لە شعرەکە مەلا عەبدولکەریم موفتی عێراق بووە باشە یەکێکە لە زانا گەورە دینیەکانی کوردستان بەڵام بە شعر ئەڵێ لاولاو و حەیران و ئەمانە لاوک و حەیران و ئایا ئەمانە خاوکەر ئەمانە چاکەرەوەی ڕۆحن شعرەکەم بەبەر نییە ئەمە چییە؟ ئەمە بەرهەمی حوجرەی و فکری کوردیە بەڵام ئەمڕۆ هاتوون مسیارە بێ بابەت بۆ خەریکە حوجرەکان ئەبن بە پەروەردەیەکی سعودی ئێمە ئاگامان لە خۆمانێ داگیرەکرین لە ڕووی فەرهەنگیەوە ینی سەیری کە بابەتی مسیار لە ژیانی ئەزانی ینی کەواڵم مچرکەم پیاچکە بابەتی حوجرەکانی کوردستان فەلسەفە بووە بابەتی حوجرەکانی کوردستان ئەستێرەناسی ئێستا خەریکەوە بێ بەچی بە مسیار و بەم شتە بێمانەی کە بابەتی سعودیەکانە جا ئەمەیە ئێمە خەریکە بوونەبین لە زۆر ڕۆوە بێمەوە سەربزارەکە وڵایی من لە ژیانما دایمە کارەکەم دایمەش هەوڵەیەم بەڵام ڕەشبینم بە هەندێشت ینی لە ژێر مەترسیەکی زۆری فەرهەنگیین بەرامبەر و مەترسیە نە میکانیزێکمان هەیە بۆ پاراستن نە هەوڵێگەین بۆ ئەوە ینی زۆر گرنگە بە سیستەماتیک بەرامبەر ئەو هەوڵی کە بەرامبەرمانەکرێ کار بکەین بەس بەداخەوە نایکەین بونیەتی تاک لێرەیە چ ڕۆڵێکی هەیە؟ وڵا بونیەتی تاگەوەیە تۆ تاک چۆن دروستەکەی ینی تۆ ناپرسم تەمەنێ لە بەرەوەی چیژیت بەڵام لەوانەیە 20 ساڵەکان نابیت تۆ لە خوێندنگەیەکی ئەم باشوورە لەوانەیە خوێند بێت هەتاوە پێستا و خوێندنگانە مرۆڤی کوردی سربەخۆ دروست ناکەن مرۆڤێ دروست ناکەن کە ئاشنابێ بەخۆی خۆناسین من لای من خۆناسین بناغی تاکە ینی تاجی کورد نازانێ کورد چیە تاجی کوورەکە تەزان کۆلی پرسە مات چیە نازانێ کاکە مات بناغی شارستانێتی تۆیە کە تۆ لەو شارستانێتە نەگەیشت بێتی چۆن دروستە بێت لەبەرەوە ئێمە سیستەمی پەروەردەیەکەمان تاجی کورد دروست ناکە تاژێکی کوردی من دایماڵم لە خوێندنگا توانی سەربازی فەرهەنگی دروستکەی تۆ بێ مناڵەکانە پرچەکەی بەزانست بە هوشیاری کە بەرامبەر عەرەبێ فارسێ تورکە وەستێ ئەگەر سنوورەکەشمان کێ ماوە شلە بەڵام ینی تاجێ دروستکەی کە پتە و بە زانست و بە تێگەیشتن لە خۆ داکۆچی لە خۆی کە زۆر سپاس.